سازکردنی کۆنفرانسی ژینگەیی ساڵانە و لە کاتی پێویستدا لەسەر کێشە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان و عێراق. شەشەم ئەڵێ کارکردن بۆ بەمیش شەرحێکە. ضرورەتێکی زۆر گەورەیە تایبەتی لە دۆخی ئێستای کوردستان و بە تایبەتی ناوچە سنووریەکان. مەسەلەی بۆردومانکردن و تۆبارانکردنی ناوچە سنووریەکان ئەمە بەخۆن لە ناوچە سنووریەکانی بە تایبەتی باڵەکایەتی برادۆست، مەنتیقەی بادینان و هەندێکیش لەو ناوچانەی ڕاپەڕین و ئاسۆس و ئەوانە. یعنی بەبەردەوامی کردنەکی زۆر گەورەی ژینگەیی لەلایەن فڕۆکەکان و تۆپخانەکانی ئێران هەیە. تا ئێستا لەو خاڵانەی کە چاو خوێندووەوە و ئاماژە پێکرد هیچ ئەوە نەکرد، ینی نەکیش نەفس لەسەر مەسەلەی هەوڵدان لەوە ڕێگریکردن یان فشار دروستکردن لە حکوومەت لەلایەنە پەیوەنددارەکان لە ناوەندی عێراق لە پەرلەمانی کوردستان بەگشتی، ینی هەوڵک هەیە، هەوڵک نییە لە ئامانجی ئەو ڕێکخراوە و کۆمەڵەی دوێ بتوانێت ڕێگری لەوەی بکرێت. ئەمینێ باشە لە عەوتان بەڕوونی کە دروستکردنی فشار و بەشداریکردن و پشتیوانیکردن هەر فشارێک بۆ ڕێگریکردن لە هەر پێشەکارێکی ژینگەیی لە پاڵدا یعنی ئەوە بکرێت ئەومان تێپەڕانەوە تازە ئەو پەسەند کراوە ئەو ئاکی بە خاڵێکی زیادە دویانساکەین بە دوانسا. یعنی پێم وایە مەگەر برادرانیش پێیان داکۆچیکردن بۆ پاراستنی ژینگە و پێکاتەکانی زیندەجی و نازیندەجیەکان لە هەموو جۆرە تێکدان و پیسکردن و قڕکردنێک و شێواندنێک بە هەر هۆکارێک بێت وەکو خۆی بمێنێ باشە. خاڵی دووەم، کارکردن بۆ پارێزگاریکردن لە سروشت و پاراستنی زیندەوەران و دارستانەکان و گیانلەبەرە کێویەکان، ڕێگریکردن لە قڕکردن و لە ناوبردنیان وەک خۆی بمێنێ. خۆتان دەزانن دەمێکە کۆنگرەمان نەبەستووە، دەبووە لە ساڵی 2010 کۆنگرەی شەشەم ببەستین، بەڵام بەهۆی ئەو هەلومەرجی سەختی شەڕی داعش و نەخۆشی کۆرۆنا ئەوانە کۆنگرەکەمان دواکەوت تا ئەمڕۆکانە. ئەمڕۆ بە ئامادەبوونی 102 ئەندام کۆمەڵی کوردستانی سەوز کۆنگرەی خۆی دەبەستێ و سەر لە بەیانەکەی مناقەشەی پێڕۆ و پرۆگرامی نوێ دەکەین بۆ پەسەندکردنی. دواتر دوای نیوەڕۆژ دەستەی باڵا هەڵدەبژێرین لەناو ئەو 102 ئەندامە 15 کەس خۆیان کاندید کردو و لەم 15 کەسە 4یان ژنە و 9 کەس هەڵدەبژێرین. 3000 دیناری بۆ دروستکردنی پێناسەکە بەکار هاتوێتەوە ئەگەر کەسێک لەسەر داوای خۆی داوای دروستکردنی پێناسەکە وە داهاتی جۆرا و زۆری تر پێشنیار لێستایان نیمانە، تەنها و داهاتانی کە باسم کە داهاتی کۆمەڵی کوردستانێکی سەوزە